شارێکی دڵگیر پڕ نرخ و جوانی، شاری هەڵمەت و شاری قوربانی، کانی زیرەکی و زمان ڕەوانی، هاوتایەک نەبووە بۆ سولەیمانی. 1970 لەگەڵ 84 مێژووی میلادە کە بۆت بووە بەشار، شەپۆلی عەشام پروژمی یەکجار، بۆ دامەن گۆیژە شاری یادگار، قەڵاچۆلانی کۆچکردە سەیوان بە ئەمری پاشا ئیبراهیم بابان، لە دەست و پەیوەند لە ئاغا و شوان، لە شێخ و مەلا لە کوردە و گاوان، دێبشکۆلەکەی بە ناومەڵکەندی بوو بە گەڕەکێ نەما بە گوندی، ڕوو لە برە و بەرزی و بڵندی، پڕ جاف و بەگ و پڕ هەمەوەندی، تەپۆڵکەی دەبۆی زەمانی تورکان، بوو بە عروسی و دیوانی بابان، ڕاستە شەقام و بازار و دووکان، مزگەوت و ئاش و حەمام و پڕخان، لە خواروی دەبۆ لە دامەن قەڵا، بۆ نوێژ و تاعەت بۆ بانگ و سەڵا، پاشا مزگەوتی گەورەی بینانا، بناغەی عیلم و مەلای بۆ هێنا. بە ناوی خوای بەخشندەی میهرەبان، سڵاوتان لێبێت بینەرە ئازیز و خۆشەویستەکانی کەناڵی ئاسمانی پەیام، بە تایبەت پڕۆگرامی پەیامی ڕۆژ. خۆشحاڵین خوای پەروەردگار ئەم ڕۆژ دەرفەتی پێبەخشین لە ئاڵقەیەکی نوێ لە پرۆگرامەکەتان لەگەڵ هاوکارم لە نیاکان، هاوکارانمان لە پشتی کامێرە و ژووری کۆنتڕۆلی پەخش. ئەمڕۆ لە ساڵیادی بنیادنانی شاری سلێمانی کە 239 ساڵ پێپەڕێ بەسەر ئەو بەروارەدا لە سەرای شاری سلێمانیەوە لەگەڵتانین بە کۆمەڵێک میوان و بڕگە و بابەت لەسەر شاری سلێمانی و مێژووی دروستبوونی و گەڕەکەکانی و حەمامەکانی و کۆڵانەکانی و قوتابخانە و مزگەوت و تەلارسازی ئەم شارە قساکەین تا کۆتایی بەرنامە بینەرمان. سڵاتان لێبێ بینەرانی خۆشەویست، خۆشحاڵین لە پرۆگرامێکی نوێی پەیامی ڕۆژ لەگەڵتانین. پیرۆزبایی ساڵیادی دامەزراندنی 239 ساڵیادی شاری سلێمانی لە هەموو دانیشتوانی شاری سلێمانیەکان دەکەین. هیوادارین لەم ساڵەدا کۆمەڵێک خزمەتگوزاری نوێ، کۆمەڵێک چاکسازی نوێ ڕوو لەم شارە بکات. لەم بەرنامەیەدا باسیش مێژووی شاری سلێمانی دەکەین بە میوانداری میوانەکانمان لە سەرای ئازادی شاری سلێمانی. میوانی بە میوانداری زۆر بەڕێز دکتۆر ئاراس حەمەساڵح مامۆستای زانکۆ باسی ئەدەب و ئاینی شاری سلێمانی دەکەین. هەروەها میوانی دووەممان بەڕێز هیوا هەیەر، کارگەری کۆمەڵەی کەلەپوری کوردی کە بەڕێزیان لەگەڵمانە بەشدارن. کاک دکتۆر بان سەرەتا لە جەناب تۆ دەست پێکەین. بەخێر بیت. زۆر سوپاس بۆ بەڕێستان. بەخێر دکتۆر. زۆر سوپاس. دکتۆر سەرەبەردەرکی سەراین و 239 ساڵ پێپەڕێ بەسەر بنیادنانی شاری سلێمانی. جەنابەت وەکو پیاوێکی ئەکادیمی لەم ڕۆژە و لەم شوێنەدا چی بە بینەرانەڵێ؟ سەرەتا دەستخۆشی بۆ ئێوە بۆ بەرنامەکەتان، سڵاو و ڕێز و خۆشەویستیمان هەیە بۆ بینەرانی کەناڵی پەیامی ئازیز. لەم ڕۆژە و لەم ساڵیادا پیرۆزبایەکی گەرم لە خەڵکی کورد لە کوردستان ئەەکەین. شاری سلێمانی تەنها شاری خەڵکی سلێمانی نییە، هی هەموو کوردستانە، مێژووی سلێمانی مێژووی هەموو کوردستانە، هی هەموو گەلی کوردە و ئەتوانم بڵێم هەموو کوردێکی دڵسۆز چاوی لەسەر سلێمانی و چاوی لەسەر پێشکەوتن بەرەو پێشکەوتنی سلێمانیە. بۆیە پیرۆزبایی لە هەموو کوردەکەین لە میادە پیرۆزە. سلێمانی لە یەکەم ڕۆژی دروستبوونی وەکو شار دروستکراوەش. سلێمانی ئەم 239 ساڵە نییە، درێژکراوی مێژوویەکی درێژە، درێژکراوی پایتەختی میرایەتی بابانە. میرایەتی بابان سەرەتا لە ناوچەی مەرگە و پشدەر بۆ، دوای هاتۆتە ماوەت، دوای هاتۆتە قەڵاچوالان. لە قەڵاچوالان 115 ساڵ مێژووی هەیە. قەڵاچوالان 6 گەڕێکی گەورە بووە، کتێبخانی تیا بوو، کۆمەڵە مەدرسەی گەورەی تیا بووە، حەمام و ئاش و بازاڕی تیا بووە. بەڵام لە ڕۆژگارێکی ترا کە میرایەتی بابان ئەچێتە پێشەوە وەزعەکە و سەردەمەکە ئەگۆڕێ، میری بابان ئیبراهیم پاشای بابان لە پێش ئەویشە محموود پاشای بابان لە ساڵی 1778 ئەم سەرای دروست کردو. سەرای سلێمانی لە شاری سلێمانی کۆنترۆل دەبۆکە هەبووە. ئەمە سەرڕێگەیەکی کاروانی بازرگانی بووە لە ناوچەی بەغا و لە کەرکووک و لە گەرمیانەوە کە هاتۆ کاروان لێرەوە هاتۆ بە شارە زۆرا تێپەڕیوە دەبۆکە و ئەم شاری سلێمانی کەوتۆتە سەرا ڕێگەی ئەو کاروانانەی کە بەرەو ڕۆژهەڵات و بەرەو وڵاتی فارس بە تعبیر ئەو کاتە ڕۆیشتون. لە ساڵی 1784 کاتی ئیبراهیم پاشای بابان کە سلێمانی دروستەکە، سلێمانی گوندێکی گەشەکردو نەبووە، وەکو شار دروستکراوە. لە یەکەم ڕۆژۆ شارێکی مێژووی وەکو قەڵاچوالان تێک دراوە و گواستراوەتەوە هاتوو سلێمانی دروست کردووە. ئیبراهیم پاشای بابان یەکەم جار 6 گەڕێکی دروست کردووە، مزگەوتی گەورەی دروست کردووە، حەمامەکانی دروست کردووە، بازار و سەرای دروست کردووە. ئەمە نەواتی شار و ئەساسی شارە. مێژووی سلێمانی لەم 239 ساڵا کورد ناکرێتەوە، بۆیە مێژوویەکی گەورەی هەیە.
وەکو داهێنان و وەکو ئەو مێژووی کە باسی سلێمانیەکرێ وەکو زەمەنە بەڵام وەکو داهێنان مێژووکی گەورە هەیە قسەکە ئەوەیە شاری سلێمانی کە لە یەکەم ڕۆژە دروست کراوە بە تایبەتی لە سەرەتاکانی سەدەی 19دا ئەبێ بە قوتابخانەی شعری کوردی کە پێوترێ قوتابخانەی شعری بابان و هەتا ئێستش ئەو قوتابخانە شعری و ئەدەبی فەرهەنگی سلێمانی ئەو ناسنامە ئەو مۆڵقەی پاراستووە ئەوەیە هەتا ئێستا کورد هەمووی یان کوردستانیەکان هەمیان چاوە لەسەر سلێمانی چاوە لەسەر پێشکەوتن داهێنانەکانی سلێمانیە ڕاستە سلێمانیت لە ڕووی ئیداری سیاسی و پایتەخت نییە بەڵام لە ڕووی فەرهەنگی و پایتەختی هەموو کوردستانە ئەگەر لەوە دەست پێ بکەین جەنابی دکتۆر ئاماژەی بەوە کرد کە سلێمانی هەر لە سەرەتاوە معالمێکی شاری پێوە بووە نەک گوندێک بێ وردە و دەتەتەوڕکە ئەمەش نیشانەی ئەوە بووە کۆمەڵێک پایی گرنگی شاری تێدا بووە لە هەموو ڕۆکانەوە بەتابێت لە ڕووی خزمەتگوزاری و لە ڕووی ئەوەی کە پێی ئەوترێ سیمایەکی جوانی شار لە مێژووی دروستبوون و بنیادنانی شاری سلێمانی و حتاکو ئێستا کە بەم ڕۆگەیشتوین ڕەوشی خزمەتگوزاری لەم شارە بە چیا تێپەڕیوە؟ زۆر سپاس بۆ جەنابتان لە ساڵیادی 39 ساڵەی شاری سلێمانیە پیرۆزبایی لە جەنابتان و لە تەواوی هاوشارانی خۆم و لە تەواوی کوردستانەکەم و دڵخۆشم ئەمڕۆ لەگەڵ جەنابتان لەگەڵ کاک دکتۆر لە خزمەتانم. دیارە شاری سلێمانی یان هەر شارێک میقیاز ناکرێ شار میقیاز ناکرێ بە گەورەی یا بە ڕووبەرەکەی یا بە دەوڵەمەندی شارەکە یان بە حەجمی دانیشتوانەکەی با بڵێن ئەو شارە چەند گەورەیە چەند نفوسی هەیە ئەگەر وا بێ زۆر شار هەیە لە دەوروبەری شەرقی ئەوسەد یا ڕۆژهەڵاتی ناوەڕاستکەی سا زۆر بە ناوبانگە وەکو دووبەی و چەند شارێکی تر ئەمانە کە بە ناوبانگن بەڵام ئەمە شار بەمە میقیاز ناکرێ ینی بڵێ ئەو شارە زۆر گەورەیە زۆرەوەیە شار ئەوەی جێی شانازیە بۆ سلێمانی کە میقیاسکردنەکەی بە میقیاسێکی شاری ڕۆشنبیریە جا ئەم مەجای شاری ڕۆشنبیریە کاک دکتۆر جوانی باس کرد و لە سەرەتاوە ئەم شارە چۆن دروست بووە چۆن هاتووە و باسی کەسایەتێک گەورەکان و زۆر کەسایەتی تریشەیە کە لەم شارەیە خزمەتی کردووە ئەوەی کە جێی شانازیە ئەم شارە پێش دروست بوونیشی ئێمە هەموو جارە هەر باسی ناو شاری سلێمانی خۆیەکەین بەڵام ئەم شارە پێش دروستبوونیش خۆشی تاریخی شکۆنی هەیە بە قەزا و ناحێ و گوندەکانەوە کە ئەم قەزا و ناحێ و گوندانە ئەگەر بێنی بۆ هەڵەبجە بێ بۆ کۆیە بێ بۆ قەرەداغ بێ بۆ پێنجوێن کەسایەتیە ڕۆشنبیر و چالاکەکان و پیاوە ڕۆشنبیرەکان و خاوەن فکرەکان لە دەورە و بەری بوون و کات شاری سلێمانیش دروستە بێ ئەم پیاوانە هەمووی هاوکارە بن ئەم ڕۆشنبیرانە ئەم کەسایەتیان هەمووی هاوکارە بن یان ئەم دەوروبەرانە کە بەداخەوە کەم ئاماژە بە دەوروبەرێریە بە گوندەکان بە قەزاقان بە ناحیەکان کەوانی شەر شارن چکە شار تەنها پێک ناتوە لەم 5-6 کۆڵانی شاری سلێمانیە بەڵام ئەمان سەرەتای دامەزرانی سلێمانی ئەم کۆڵانانە دروست بوون جا بۆ یاڵێم شار سلێمانی کۆمەڵی ڕەهەندی بە خۆیە گرتووە ئەگەر پرسیارەکەی جەناب لە ڕووی خزمەتگوزاریەوە بوو دیارە شاری سلێمانی بەو تاریخە تازەی کە هەیەی یعنی 239 ساڵ لە چاو دروستبوونی شارە کۆنەکانی ترا زۆر یعنی تاریخێکی نزیکە زۆر کەمە بەڵێ بەڵام دایما ئەم شارە هەر خزمەتگوزاریە هاتبێتە شارەکانی عێراق یا شارەکانی دەوروبەر ئەم شارە هەوڵی بۆیاوە یان فەرمانڕەوەکانی هەوڵیان بۆیە ئەو خزمەتگوزارانە بێنە شاری سلێمانی هەرچەند زۆربەی خزمەتگوزارەکان کاتی خۆی کاتون ئەم شارە لە سەرەتاوە زۆر جار دوژمنەکانیشی بۆی هێناون ینی ئەم شارە زۆر جار دوژمنەکانیشی هەر سلێمانیان خۆشویستووە هەندێک جار بۆ نمونە ئێستا لە ساڵی جەناب باسی خزمەتگوزاری کرد لە ساڵی 1926ەوە تا 29 ئەوانە کە بۆ یەکەم جار ئینگلیزەکان یەکەم مەشینەی کارەبایان هێناوەتە ئەم لای باخی پورەبەژی گەڕەکی گۆژە گەڕەکی گاوران کە زۆر نزیکە لێرەوە تقریبان ئێستا مەکتەبی مەحویە کا بەرامبەر ماڵی پیرەمێردی نەمر و ئەوانە ئەمە یعنی بەلیژ نەکراوە تەنانەت ئەمانە دایرە نەبوون بەلیژنەی ئاو کارەبا ئەم مەشینەیان هێناوە کارەبایی کە دروست کردووە و دایرەی ئاو حەوزی دروست کردووە بۆ سارکردنەوەی و کارەبایراوە بەو شارە و دواتر لە ڕێی خەڵکی دڵسۆزی ئەم شارەوە و بە هاوکاری ئەو لیژنانە داریان داناوە و تەلیان پێ بردووە و کاتە پیانەوە دارتێل خزمەتگوزاریان کردوە ئەم شارە و دواتر ئەگەر بەدوایە بێ هەموو ئەو خزمەتگوزاریانەی کە لە شارەکانی دەوروبەر هەبووە ئێستا خەڵکیش وەکو پیرەمێرد ئەگەر
بگەڕێینەوە بۆ دواوە یعنی لە 1925 کە گەڕاتەوە بۆ سلێمانی دواتر لە 1926 چۆتە بەغا شەوێ لای شەتی دیجلەدانی شەیە کابینێ کارەبا هەیە لەوێ شت هەیە یعنی پیرەمێرد بە خەیاڵ ماستەر پلانێکەکە بۆ شاری سلێمانی و شعرێکی دوور و درێژە کە یەکەم دیێڕی بۆ دەست پێگا شەوێ لە گوێی شەتی بەغا خەیاڵی کوردمە کرد گەلێ لەگەل بەجێماوم دەست و بردمەکە یعنی ئەو کاتە پیرەمێردی نەمر ماستەر پلانێ بۆ شاری سلێمانی دروستەکە بە خەیاڵ بە شعر ئەنی خۆشبەختانە زۆر ئێستا هاتۆ دی ئەوەی کە لە دێڕێکیاڵێ شەرکە زۆر دوور درێژە لە دێڕێکیاڵێ لە بەرانانەوە بۆ گۆژە ڕاشەشرا بوو بەبێ پێشە مەبەستی تەلەفریکە کە خەڵک سوارە و تەلەفریکە بێت و بێت سلێمانی ببێنێ بچێ بۆ گەشت بکە یا ئەڵێ تیارەخانەی دەشتی خورما و مواصلاتی گشت سلێمانی بکە ئیکماڵ یعنی ئەو هینی کردووە ینی تەمانای کردووە تیارەخانە دابنرێ جا باسی تونێلی کردووە باسی ئەو بنارەی کردووە کاڵێ لە گۆژەوە بۆ قەیوان ئوتێل و ئەیوانە تاکەیوان ینی ئەو بنارە هەمووی بکرێ بە ئوتێل و چەند جوانە بناری ئەزمەر ڕۆوانە جا ئەمانە هەمووی پیرەمێرد خەیاڵی بۆ کردووە و دوایی هێواش شێواش ئەم حکومڕانانەی کە لە سلێمانی بۆ زۆریان زۆر عەزابی ڕۆحی سلێمانیان یاوەیان هەندێک جار لە تاریخا ململانەی ناوخۆچی زەرەری گەورەی یاوە لەم شارە بەداخەوە بەڵام بە سلێمانی هەر خزمەت کراوە بەڵام سلێمانی ئەگەر بیتە سەر بێجگە لە خەڵکەکەی ئەوەی کە مامۆستا باسی کرد و ئەو کەسایەتە جوانانە و ئەو ڕۆشنبیرانەی کە دەوری گەوریان هەبووەوە پیرەمێردی نەمر هەر بینەوە باسی ئەو کە خۆی پێش 1950 ینی کە ئەمری خواکە لە وەسیەتەکەی باشەکاڵێ من زۆر شانازیەکەم کە ئەم شارە عاسیمەی فەن و پێشکەوتنە ئەڵێ ئەوە تا چاپخانەکەی من زیاتر لە 4820 شتێکی وایە غەزەتەی دەرکردو یعنی ڕۆژنامە ئەوانەیان دەرکردووە ینی تۆ بگەڕێرەوە بۆ ئەو زەمانە کە ئەم شارە چەند شارێک بووە یعنی هینی کردووە ئاواتی بە پێشخستن و ڕۆژنامەگەری ئەوە کردووە تەنان هەنیشتی گرنگە بۆ لە ڕۆژنامەکەی پیرەمێردا یعنی ئێستا خەڵک لەم ڕۆژنامە ئێستا و لەم عەسرانەیە لەوا چێ پێی عەیب یا بە دواگەوتنی بزانێ گۆشەیەکە بۆ یەکتر ناسین کاتێک کوڕێگەڵێ یا کچێگەڵێ من ئەمێ شو بکەم ئەوە حاڵمەوە گوزەرانمەوە ئیمکانێتمەوە تەمەنمە ئەوە شاهدەمەوە ئیشمەوە تواناکەمە خەڵکێکمەوێ بۆوێ ینی خەڵکە بۆ من خۆم لەو ساڵانەی پێشوا بینیمە ئەوی من خۆم باوکم لەو گۆشەیە ژنیێنەوە بەڵام لەواچ ئێستا ئەنی سلێمانی ئەو زەمانە ئەمەی پێ عیب نەبووە ئەو زەمانە ئەمەی چۆن بڵین پێ باش بووە دواتر ئەم شارە عفوم کە ئەگەر کاتی کاگتۆرەوە نەگرم نازانم شارەکە باسیەکەی یەکسەر زۆر هەڵەگرێت دکتۆر ئاراس دێنەوە لای تۆ لە ڕووی ئەدەبەوە دەبینین کە ژمارەیەکی زۆر لە شاعیرە گەورەکانی کورد لە شاری سلێمانی هەڵکەوتون قوتابخانەی بابانیش لەلایەن سالم و کوردی و مەهرەوە لێرەوە دەستی پێ کردووە ئایا ڕنگبوونەوە و کاڵبوونەوەی ئەدەب لەم شارەدا لە ئێستاە لە کاکەتێکاکە زۆر بوار هەیە زۆر تەکنیک هەیە لە بەردەستایە هۆکارەکەی چییە؟ خۆی سلێمانی کە دروست کراوە یەکێک لە ڕوو هەرە باشەکانی مێژوی میرەکانی بابان زۆر پشتگیری خوێن و خوێنەواریان کردووە لە ئیبراهیم پاشاوە بیگرێت لە محمود پاشاوە بیگرێت بە تایبەتی سەردەمی عەبدوڕەحمان پاشای میری بابان سەردەمێکی زۆر زێڕینە کە تا ساڵ 1913 میری بابان بووە میرەکانی بابان کە گەڕک و گەڕەکەکانی سلێمانیان دروست کردو مزگەوتیان دروست کردو مزگەوتی گەوریان دروست کردووە مزگەوتی ئەم مزگەوتەی کە ویسەپی یەڵەن سەی حەسەن مزگەوتی عەبدوڕەحمان پاشای بابانە خانەقای مەولانە خالیدیان دروست کردو محمود پاشای بابان دروستی کردووە و هەموو پشتگیریەکی خوێندون خوێنەواریان کردووە وەقفیان بۆ دابین کردووە لە هەر شوێنێکە مامۆسایەکی باش هەبوو بێ مامۆسایەکی بەتوانە هەبوو بێ لە سنووری کوردستانە میرەکانی بابان هەوڵیان داوە بێنە ناو قەڵەمڕەوەکەیانەوە و مەدرسە و مزگەوتی بۆ دابین بکەن هەر نهێنی ئەوەش کە سلێمانی دروستە کرێ لە سەرەتای سەدەی 19 قوتابخانەی شیعری بابان سەرهەڵەدا هەر نهێنیەکەی ئەوەیە کە عەبدوڕەحمان پاشای بابان پشتگیری خوێندون خوێنەواری کردووە خۆی مەلای 12 عیلم بۆ لە مزگەوتەی سید حەسەنی ئێستا تەدریسی کردو و دەرسی وتۆتەوە تەنانەت
حەمامەکانیان دروست کردو لە سلێمانیە وەقفیان کردو لەسەر مزگەوتەکان بۆ ئەوەی ئەگەر لە هێرشی ڕۆم و عەجەمایان لە ململانی نێوان میرەکانی بابانە ئەگەر کەسێکیان دەسەڵاتی دەست چوو کەسەکەی تر نەیەتێکی نەدا خستویانتە سەر مزگەوتەکان و وەقف بووە وەقف هیچ کەسێ دەستی لێ نەداوە ئەمەش هەنگاوێکی زۆر گرنگی میرەکان و میرایەتی بابان بووە ئەمە وای کردووە پشتگیری خوێنەواری لە سەرەتای سەدەی 19 قوتابخانەی شعری بابان دروست بێ کە خەڵکی وەکو نالی دەرکەوێت خەڵکی وەکو سالم وەکو کوردی و دەیان شاعری تر کە نالی خۆی لە چامەکەیە کە لە شامەوە ناردوێتی بۆ سالم ئەڵێ ئەهلێکی وای هەیە هەمان ئەهلی دانشن ناظیمی عقود و ناظیری ئومورن ئەهلی سلێمانی هەمان ئەهلی شعر و ئەدەبن یعنی شاعر زۆر بووە نالی بە بێهۆ و قسەی نەکردووە شاعر زۆر بووە بەڵام شعری هەر ئەمانە ئێستا ڕەنگە و کەمێکی تر لە بەردەستمانایە و ڕەنگە زۆری فەوتا بێ بەهۆی ئەو بارنا لەبارەوە کە بەسەر کوردستان هاتۆ ئەو هەموو نائارامی و شەڕ و نەبوونی سەلیقەی تەدوین و ئەرشیڤی لای کورد ڕەنگە باش نەبوو بێ ئەو ئێستا دیوانەکانە فەوتاوە شعرەکانیان فەوتاوە ئیتر لێرەوە سلێمانی ئەبێ بە ناوەندی فەرهەنگی کوردی 700 ساڵ زمانی لەهجەی گۆرانیان لەهجەی هەورامی زمانی ئەدەب و شعری کوردی بووە کە سلێمانی دروستەکرێت لە ماوەیەکی کورتا سلێمانی ئەو دەسەڵاتە لە لەهجەی گۆران وەرەگرێتەوە و زمانی شعر و ئەدەبی کوردی ئەبێ بە زمانی سلێمانی ئەبێ بە قوتابخانەی شعری سلێمانی هەتا ئێستش لە سەدەی 19 لە نالی و سالم و کوردی و دوایی مەحوی و دوایی شێخ ڕەزا هەتا ئێستا سلێمانی ئەو ناسنامەی لە دەست نەداوە بە تایبەتی لە سەرەتای سەدەی 19 لە سەرەتای سەدەی 20میشە کۆمەڵە فاکتەرێ وای کردووە کە سلێمانی بە زیینتوێتی بمێنێتەوە و ناسنامەی ئەدەبی و شعری خۆی درێژە پێ بدا زۆرێک لە ڕووناکبیرە گەورەکانی کورد کە لە ئەستەمبول بوون و دەرچووی مەدرسەی ڕۆژدێ و کولەی ئەرکانی ئەستەمبول بوون کە کۆمەڵی زمانیان زانیوە هەمویان هاتوونەتەوە چانسی سلێمانی هاتوونەت و سلێمانی وەکو پیرەمێرد وەکو ڕەفیق حلمی وەکو محەممەد ئەمین زەکی بەگ و وەکو تۆفیق وهبی و دەیانی ترسە ناوەکە جەمیال عیرفان و زۆرێکی تر کە ناوەکانیان میاد ناکەوێتەوە و کاتێ ئینگلیزەکانیش دێن سلێمانی داگیرەکەن سێ چاپخانە لەگەڵ خۆیان نایهێنێنیان لە بەسرا دانێنیان لە بەغا دانێنیکیانن بۆ سلێمانی چونکە ئەزانن سلێمانی ئەهلی ڕۆژنامە و ئەهلی ئەدەب و ئەهلی شعرە لێرە و ڕۆژنامە دەرەچێ بزافێکی ڕۆژنامە نووسی بە تایبەتی لە سەردەمی ئینگلیزەکان و لە سەردەمی شێخ محموود دەست پێیەکە دواتریش خەڵکی سلێمانی و نووسەرەکانی سلێمانی و قەڵەمەکانی سلێمانی درێژە بەو کاروانە ئەدەن ئەتوانم بڵێم هەتا ئێستا سلێمانی ناسنامەی ئەدەبی و هونەری و فەرهەنگی خۆی پاراستووە. زۆر باشە دکتۆرگیان وەکو ئەبینی سلێمانی مەڵبەندی ڕۆشنبیریە لە ڕووی پێگەاندنی ئافرەتەوە کۆزانی حەبسەخانی نەقیب یەکەم قوتابخانەی ئافرەتانی لە شاری سلێمانی دانا و خانوەکەی خۆی کردووە بە قوتابخانە بۆ ئافرەتان لەم ڕووەوە ئێوە چی ئەڵێن لەسەر پێشکەوتن و بەرەوپێشتوونی ئافرەت لەم شارەدا؟ سلێمانی لە هەموو شتەکانە یەکەم چاپخانە لە کوردستانە لە سلێمانی بووە یەکەم ڕۆژنامە کە لە خاکی کوردستانە دەرچووە لە سلێمانی دەرچووە یەکەم سینەما لە سلێمانی بووە یەکەم مەکتەبی مۆدێرن مەکتەبی نوێ لە سلێمانی بووە یەکەم قوتابخانەی کچانیش کە لە کوردستانە لەسەر هەموو کوردستان کە کراوەتەوە لە ساڵ 1926 لە سلێمانی بووە بە تایبەتی حەبسەخانی نەقیب دەوری سەرەکی بینیوە پیرەمێرد دەوری سەرەکی بینیوە گوزیدە زوهدیمان هەیە کۆمەڵی کەسایەتی ترمان هەیە ئەمانە هەمووی دەوری سەرەکیان بینیوە لە گرنگیدان بە خوێندن و خوێنەواری و بە تایبەتی خەڵکی سلێمانیش زۆربیان هاوکار بوون و هەم دەعمی مادیان کردو بە پارەی خەڵکراوەوە مزگەوتەکە لە خانووی خەڵکا بووە لە خانووی حەبسەخان و خانووی کریا بووە و خەڵکێکی زۆریش کشەکانی خۆیانە نردۆتە قوتابخانەکە و لێرەوە خوێندنی کوردی دەستی پێ کردووە سلێمانی لە ڕۆژنامە لە قوتابخانە لە قوتابخانەی کچانە لە سینەما لە هونەرە لە شعرە لە ئەدەبە لە هەموو شتەکانە لە پێشەوە بووە کاتێ سلێمانی بنیاد دەدرێ بەس کورد و بەس مسلمانی تیا بووە یان غێری کورد خەڵکیکەی تیا بوو و غێری مسلمان دینیکەی تیا بووە سلێمانی کە دروست کراوە قەڵاچۆلان هاتووەتە خەڵاچۆلانیان بە هەموو گەڕەکانی هێناوە لێرە بە دار و پەردووی مزگەوت و بینە و حەمامەکان شارێکیان دروست کردووە لە قەڵاچۆلانیش مەسیحی هەبوو جوولەکەش هەبووە جوولەکەکان پیشەوەر بوون هاتوون لێرە گەڕێکێکیان دروست کردووە گەڕێکی جوولەکان تاسر بە ناوەکەی بە ناوی خۆیەوە ماوە کوردی مسلمان زۆرینەی کوردی مسلمان بۆ جوولەکەی تیا بووە کەمینەیەک مەسیحیشی تیا بووە مەسیحەکانیش بازرگانیان کردووە لە نێوان مووسڵ و هەولێر و سلێمانیە تاجر بوون و بە تایبەتی جوولەکەکان پیشەوەر بوون هەتاکو ساڵی 1952 کە جوولەکەکان سلێمانی جێڵان هەموو زەڕەنگەرەکانی بازاری سلێمانی جوولەکە بوون بۆیە ئێستش کەسێک دەوڵەمەند بێت لە ناو کورداڵن ماڵی جوولەکەیەکی هەیە جوولەکەکان دەوڵەمەند و پیشەوەر و کوتاڵفرۆش بوون و زۆرێک لە پیشەکانی ناو سلێمانی جوولەکان بەڕیانەوە بردووە سێ دینی جیاوازی تیا هەبووە سلێمانی بێژگە لە کاکەیشی تیا هەبووە مەسیحی تیا بووە جوولەکەی تیا بووە زۆرینەیەکی ڕا مسلمانیشی تیا بووە بە درێژایی مێژوش ئەم دینانە هەتا ئەم دەقەیەش
کێشەی دینی ململانەی دینی لە سلێمانیان نەبووە یەکتریان قبول کردو ئەم گەڕێکی گاورەکان مسلمان و گاور بوون سەردانی یەکتریان کردو لە هەموو بۆنەکانە و ڕێزی یەکتریان کردو بەبێ جیاوازی هیچ کێشەیەکی دینی لە سلێمانیا ڕووی نەداوە ئەمەش یەکێکە لە ڕووە جوانەکانی شاری سلێمانی. کاگیوە کۆمەڵە شتت باس کرد شتی ناوازە بوون بەڕاستی یعنی من حەزەکەم ئەگە ئەو نمونانە لەوەی کە پیرەمێر لە ڕۆژنامەکەی ئەو گۆشەی کە ئێستا لەوانەیە لە ڕێکخراوی بۆ دانرابێ لە تۆڕە کۆمەڵایەتیەکان مەسائلی زەواج و هاوسەرگیری بەو شێوازەی جەنابەت ئەو کاتە ئەو باسی کردووە یا ئەو ماستەر پلانەی پیرەمێر دایناوە بۆ ئەم شارە ئێستا کە ساڵی 2023 و بەرەو 24 ڕۆین 239 ساڵتیە پەڕیەوە بەسەر بریاتە هەندێک لەو شتانە جێبەجێ نەکراون بۆ هۆکاری چییە ئەمانە نەچونێتە بواری جێبەجێکردنەوە؟ دیارە دکتۆر چاکەشتان خۆن فەرموو دکتۆر. ڕاستە فەرمووی ئەوەی ئێمە گەر بگەڕێنەوە بۆ مێژوو ئەم شارە بەداخەوە یعنی ئەگەر بگەڕێنەوە بۆ مێژوو هەمووی 32 ساڵەکە ئێمە کورد حکومڕانی خۆیەکە لە دوای میرشینی بابانیەکانەوە دواتر ئەم یەک بە دوای یەکام حکوومەتانە هاتوون ئەم وڵاتە زیاتر مەدانی شەڕ بۆ یان ئەگەر بێنە بە دوای ئەنگلیزەکانەوە دواتر حکوومەتی عێراقی و دواتر شەڕێک لە دوای یەکەکانی کوردستان و ئەوەی کە لەم نزیکانە ڕوویا و لە هەشتاکان و دواتر با باسکەین حربی ئابووری و شەڕی ناوخۆ ئێساش ململانێ داخلەکان ئەمانە هەمووی بەداخەوە یعنی هەمووی دەردی کوشندن بۆ کوردستان و بۆ ئەم شارە هەمووی زەرەری لیاوە ئەنەمە این کاری ناکرێت بەڵام سلێمانی ئەگەر ئەوەی جەنابەت فەرمود پیرەمێرد خۆی لە 950 کە کۆچی دواییەکە ئەم خەو ئەبینێ بۆی سلێمانی ئاوا بێ بەو چکڵە بێت تامان بۆ ئەو کاتە کە هاتوتەوە سلێمانی بینوێتی و بەراوردی کردو بە شارە پێشکەوتەکانی دنیا ئەم وەسعی بینیەوە لێرە زۆری پێ ناخۆشەوە بەڵام خۆشگوزەرانەوەی بینیومانە وەک باسم لە 906 کارەبات بە دواترە ئەنجا و کاتەش کارەبات و هەر حەزمکەوە باسکەم یعنی خەڵک هیچ وەسایلی کارەبا لەم شارە نەبوو سەلاجە و مجەمیدە و چیوانە تەنها بۆ ڕووناچی بووە خەڵک وتوێتی ئەین تۆ بای چەند گڵۆپتە ینی ماڵە دیدی گڵۆپێکم بەسەیەکی دواتر ئەم شارە تەنانە دلیژنەی شارەوانی و ئەوانە بە عەمودەکانی ناو شارە یا بە سوچی کۆڵانە کۆنەکان ئەستەر ڕوکنانکان کە شەوان خەڵک چووە بۆ مزگەوت یا بۆ ماڵە خزمانیان گەڕاوەتەوە تاریک بۆ خەڵک بەتەمەن بووە چراچیەکان چران هەڵکردووە لە کۆڵانەکان بەڵام شەوان داینگرسانەوە بەیانیان چوون لەوتیان تێکوژانێتەوە چرا هەبووە لە سلێمانی بەڵێ چرا هەبووە ئەوانە پیاوتون چراچیەکان ئەوانەی کرێکاری بەلێدێ بوونە بەڵام بە شەو چراگانیان پا کردوێتەوە و نەوتیان تێگر و داینگرسانەوە بە ڕۆژیش بەیانیان چوون لیان کردوێتەوە جارێکی تر بەڵامیشێ لە کێشە گەورەکانیانەوە بووە ئەم شارە چکە ڕەشەبای بەخۆت بووە دایمە مشکلیانە بۆ لەگەڵیان بەڵام بە دوایە باسی خزمەگوزاریەکەی نەگەر دوا بە دوای ئەوە ئەم شارە وردە کارەبا لە دوای 1950 کە عێراق بژاوەتەوە کارەبای جۆری ئەیسی و محەتات هاتووە و دواتر لە 50ەوە مەسەن کارەبا ڕایکێشراوە بۆ مزەخانەکانی ئاوی سەرچنار و دواتر ئاویش هاتووە خەڵک بڵێن ئاوەتە ماڵەکانەوە و لەوە نەجاتی بووە لە کانی و ئاوەکان و حەوزەکان ئاو بەسەر پێشێ هێوا شێواژترم خزمەگوزاریانە گەشتووە دواتر لە ساڵی 1950 دیسان ئەم شارە پاسی مەسلحەی بۆ هاتووە یعنی پاسی مەسلحات و شاری سلێمانی ئەو کاتەش دوو پاسی مەسلحا بێ کاتۆتە شاری سلێمانی ئەو دوو پاسە بۆ هاتوۆتە شاری سلێمانی لەبەرەوەی ئەم گەڕەکانی ناو شاری سلێمانی وردە بەشی خەڵکەکەی نەکردووە گەڕێکی تازە دروست کراوە لە شوێنە دووری سلێمانی پێویستی بە پاس بووە یعنی لەبەرەوەی شاری سلێمانی حەزی بە پێشکەوتن بووە ئەو دوو پاسەیە ناوە ئەوی جواب زانمێکی 36 نەفەری گرتووە 8 نەفەری دواوە تەختە بۆ 8 نەفەری پێشەوە قاش و قەنەفەشتی پێوە بوو سەیرەکانیشی جیاواز بووە ئیتر دواتر وردە پاش چەند ساڵێک ئەبێ بە بەڕێوەبەرایەتی و ئەبێ بە بەڕێوەبەراتی گواستنەوە و گەیاندنی سلێمانی و پیاوتووە مساهەمەت نەقڵ ڕکابە و کاتەوە بزان بە هاوەشیش بووە ئیتر دواتر وردەوە دەم بەڕێوەرتانی لێ دروستە بێ بەڵام ئەوەی کە لە تموحی ئێمەیانی ڕاستە فەرمی چکە ئێستا گەر بەراوردکەی بە ساڵەکانی هەفتە ئەم شارە لە هەنێ ڕۆ لە ئێستا پێشکەوتو بووە چۆن بە حکمی ئەوەی کە شارەکە وەک باسمان کرد بێژگە لەوەی لە مەجای ڕۆشنبیری و ئەدەب و سەقافەتەوە وەک مامۆستا بە جوانی بە تێر و پڕی باسی کرد و لە مەجای خێروبێری شام شارە شارێکی پڕ خێر و بێرە ئەگەر ببینی تۆ سلێمانی خاوەنی
ئاوی شیرینە یعنی پێویستی بۆ نەکرد ئاوی سێر بێ و تەسفیە بکرێت لە ڕێی مەسفا و ئەو شتانەوە یعنی دواتر ئەم شارە شاخەکانی بۆ چیمەنتۆ و بۆ شت معمەلی چیمەنتوانێ ناوتۆم سلێمانێ دواتر معمەلی شەکر و کارگەی شەکر هاتوۆتە کارگەی شەکر وە جگەرە هاتوۆتە جگەرە کە معمەلی جگەرە و ساڵانە 1950 تا 61وانە کە تەواو بووە ڕۆژی 4 ملیۆن جگەرەی ئیسترات کراوە خەڵکی ئەم شارەیشی کردووە نێراو بۆ تەواوی عێراق یعنی ئەگەر بەراوردکەی بە هەفتاکانە بۆ ئێستا هەفتا شەریکەی گەورەی تیا بۆ ئەم شارە باس لەواکرێ من لە شوێنێکان خوێنمەوە بەڵێ ئەگەر وان نەبوو دکتۆریش دوایی توانێت بڵەوانە ئەڵە تەنانەت کە خانۆکانی ئەم شارە دروست کراون بەڵێ هەل لە سەرەتاوە ئەدەبن لە ڕووی ئێوە و بینەران ئاوەڕۆی بۆ هەبووە یعنی ئەوە نەبوو فەرامۆش بکرێ چۆن کارێزەکان گرنگیان پێدراوە ماڵەکان ئاوەڕۆیان هەبووە تەنانەت وایە زۆر ڕاستە ئاوەڕۆیان هەبووە و چاڵی پیسایی و تێپەڕبوون و شکڵێ بەت بەم شکلانەی ئێستا نەبووە و ئەو جۆرە گۆڕیچانە لە هەندێک کۆڵانەکە لەم ساڵانەی دوایە لە نەوەتەکان و تا 2000 تێک چووە لە هەندێک شوێنە تەنات کۆڵانی مەحکەمەی کۆن و هەنێ لە مەڵکەنیوانە ئەو شانە هەبووە بە شکڵی دیوار و ئەوە ئەویش سلێمانی خۆی مساعید بۆ بۆی ئاوەڕۆی هەبێت لەبەرەوەی هەر شوێنێکی بگری هەر لێژە و هەر تێفەڕیەوە ئەو زێرابەر ڕاستە اینجا دلیل بۆ ئەوەش هەر بۆ پاکوتەمیزیەکە ئەم شارە یعنی زۆر مهتەم بووە بە حەمام یعنی دلیل بۆ قسەیتەوە زۆر مهتەم بووە بە حەمام بڵێ دکتۆریان لە ڕووی ئاینەوە وتە ئاینێکی زۆر لە شاری سلێمانیدا بوونی هەبووە ئایا چۆنیەتی مامەڵەکردنی ئاینەکان پێکەوە چۆن بووە لە سەردەمەدا پێشتر ئەمەشەمەوە کردمانسی ئاینی جیاوازە سلێمانی هەبووە زۆرینەیەکی ڕاهی کە مسلمان بوون گەڕێکێکمان هەبوو جوولەکە بۆ ئاینەکان چەند نەتەوەش لە سلێمانی ئەو کاتە بوو جوولەکەکان گەڕێکێکی سەربەخۆیان هەبووە تقریبا حەجمیان هەبووە مەسیحەکان هەبوون کە هەر سێ دینەکە هەر سێ ئاینەکەش مەدرسە و مزگەوت و مەعابیدی خۆیان هەبووە بە تایبەتی کەسایەتی و کاکەحمەی شێخ ئەگەڕنەوە کە بینی زۆر باش بوو لەگەڵ جوولەکەکان و جوولەکان سەردانیان کردووە مەسیحەکان سەردانیان کردووە ڕێزی گرتوون و ئەگەر یەک جوولەکەی کێشەیەکی هەبوو بیان مەسیحەیەک کێشەیەکی هەبوو بێ لە سەردەمی کاکەحمەی شێخ چوون بە خزمەتی کاکەحمەی شێخ و کێشەکەی بۆ حەل کردوون و حەقەکەی بۆ وەرگرتوونەتەوە یان دواتریش هەر بە تایبەتی مامۆسایانی ئاینی دەورێکی زۆر سەرەکیان بینیوە لەوەی کە ئەم ئاینانە بەبێ کێشە لەگەڵێکە هەڵیان کردو و ژیاون لە کورد سلێمانیە بڵین مەسیحیمان هەبووە مەسیحی ئەرسۆکسومان هەبووە بەڵام ئەوەی کە دیارە جوولەکەکانیش کورد بوون کاڵی جوولەکان کورد بوون هەتا دەبواتم لە ئیسرائیل بە کوردی قسەکەن لەوێ کە ڕۆیشتون سەفەریان کردووە سلێمانی هەمووی ئەتوانی بڵی کورد بووە و نەتەوەی تری تیان نەبووە مەگەر زۆر کەم ماڵێ دوو ماڵ هاتووە و گەڕابێتەوە ئەینان نەتەوەی جیاوازی تیان نەبووە لە ڕووی ئەدەبەوە ئەو ئەدەبەی کە کۆن شاعیران پەیڕەویان کردووە ئەدەبێکی قوڵ بووە تێگەشتن لێی زۆر کەم بووە هەستەکەین ئێستا ئەدەبەکە کاڵبۆتەوە لە ڕووی شەعر نووسینەوە شێوازێکی سادە پەیڕەو ئەکرێت ئەمە هۆکاری چییە؟ خۆی ژیان بەردەوام لە گۆڕانایە ئەدەبیش ئەگۆڕێ لە سەردەمی بڵێن شاعیرەکانی شاعرانی کلاسیکیە ئەدەبی بڵێن عەمودی باو بوو شعران بە بحوری فارسیان بە بحوری عەرەبی وتووە لە سەردەمی نوێ بە شعری ئازادیان شعری حڕ عەرەبی جوا شعرەڵێ فارسی جوا شعرەڵێ کوردی جوا شعرەڵێ ئینگلیزی جوا شعرەڵێ سەردەمەکە گۆڕاوە شعر و ئەدەب ئەگۆڕێ ڕۆمان ئەگۆڕێ چیرۆک ئەگۆڕێ کوردیش گۆڕاوە ناتوانانی بڵێ هەمووی سادەیە شعرەکانی شێرکۆبیەکە سادە نییە کە بە زمانی سلێمانی خەڵکی سلێمانی و لێرە وتوێتی شعرەکانی قورسەدایان شاعری ترمان هەیە شعری ئازادە بەڵام شعرەکانی هەموو کەسێک لێ تێناگەون نخبەیەکی تایبەت و ڕەنگە ئەهلی ئەدەب لێ تێ بگەن سادە نین ڕاستە شعری ئەدەب سادەشمان هەیە هونەری سادەشمان هەیە لە ئێستا شاعرە تازەکان زۆر بە شێوازێکی سادە ئەینووسن بۆی هەموو کەس ڕەنگە بەشێکی زۆریان شعرەکانیان سادە بێت لە ئاستی پێویستانە بێ بەڵام شاعری جوانیشمان هەیە و شعری بە پێز و بەهێزیشمان هەیە هەمویان نەکەینە یەخانەوە دکتۆر عەفو لەن یاخان ببوورە ئەو سەڵتەکە و نەبەرزاکام لێ نییە دکتۆر ڕۆڵی سلێمانی لە پێشکەوتنی خوێندنە یعنی بۆ نمونە خۆ دەزانی سەرەتا قوتابخانە مەدرسە لەم شارەیان نەبووە ئەوەی کە مەدرسەی حکومی با بڵین بەڵام ئەم فەراغە کۆمەڵە زانای ناسراو لەم شارەیە لە ڕێی مزگەوت و حوجرەکان و لە ڕێی فەقیەکانەوە ئەم فەراغە پڕکراتەوە من حەز دەکەم
ئاماژەیەک بە ڕۆڵی زانایانی ئاینی و مزگەوت و حوزرە و فەقیەکان بکەیت لە پێشخستنی کایی خوێندن و خوێنەواریە. بەڵێ خۆی لە هەموو دنیاوا بۆ پێشکردنەوەی مەکتەبی قوتابخانەی مۆدێرن بە تعبیری ئەمڕۆ قوتابخانەی نوێ لە هەموو عالەما بەتایبەتی ئێمە قسەمان عالەمی ئیسلامیە هەر خوێندنی مزگەوت بووە، لە ئێرانیش وا بوو، لە تورکیاش وا بوو، لە وڵاتە عەرەبیەکان و لە کوردستانیش خوێندن تەنها خوێندنی مزگەوت بوو و خوێندنی مزگەوتی مەنهەجی تایبەتی هەبوو و زیاتر خوێندن ئاینیەکان بووە. بە درێژایی مێژووی ئیسلامی کورد لە 18 هیجریەوە کە کوردستان فەتح کراوە مزگەوت و مەدرسە و عالمی گەورەمان هەبووە، لە ئەبوو حەنیفەی دینەوەری و ئەبوو قوتەیبەی دینەوەری و بیگرە هەتاکو یە بۆ زانایانی شەهرە زووری و بۆ قەرەداغی و بۆ زەهاوی و بۆ بەرزنجی و بۆ هەموو زانایەکانی تر بە درێژایی تاریخ کوردستان منبعی علم و خوێندن و خوێنەواری بۆ مەدرسەکانی قەرەداغ، مەدرسەکانی زەهاو، مەدرسەکانی دینەوەر، مەدرسەکانی ئامەد، مەدرسەکانی ئەربیل بە تعبیری ئەو کاتە و کەرکووک، ئەم مەدرسانە ئاودان بوون و مامۆسای گەورەیان تیا بووە. ئەگەر ئێمە بینە سەر سلێمانی کە دروستەکرێت زانایەکی گەورەی وەکو شێخ معروفی نۆدێیی بەرزنجی ئەهێنن بابانەکان لە قەڵاچواران و لەوێشە لە مزگەوتی گەورەی قەڵاچواران بۆ لێرە ئەهێنە سلێمانی لە مزگەوتی گەوری سلێمانیدایە کتێبخانێکی گەوریان هەبووە لە قەڵاچواران کتێبخانەی بابانەکان مەشهور بووە. لەو ڕۆژگارە 6000 ئەو کاتە کتێبی چاپکراو نەبووە، کتێبی دەستنووسی بە نرخ و بە پێسی تیا بووە. ئەو کتێبخانەش ئەگوازنەوەی نێمە کتێبخانەی سلێمانی. ئەگەر سەیری مێژووی سلێمانی بکەی ئەو ڕۆژگارە کە سلێمانی دروستکراوە مزگەوتی گەورە لە دەرەوەی شار دروستکراوە، یعنی سیفەتی جامیعی ئەمڕۆ هەبووە، زانکۆی هەبوو، چونکە زانکۆ بێ لە دەرەوەی شار بێ. ئەگەر مزگەوت تەنها بۆ نوێژ بێت لە ناو جەرگەی گەڕەکەکە بۆی لە هەر چوار خەڵک نوێژەکەی بکات و گەڕێتەوە ماڵەوە لێوە نزیک بێ. بەڵام مزگەوتی گەورە لە دەرەوەی شار بە سیفەتی زانکۆ دروستکراوە. ئەگەر سەیری ڕووبارەکەشی بکەی خۆنە خەڵکو نوێژکار نەبوو لە سلێمانیا بچێت لەو شوێنە گەوران نوێژکە، وەکو مەدرسەیە بەشێکی زۆری حوجرەی فەقێ بۆ، بەشێکی شوێنی داخلی مانەوەی فەقێکان بۆ، بەشێکی شوێنی مامۆساکان بووە، بەشێکی کتێبخانە بووە، بەشێکیشی بۆ نوێژکردن بووە. لەو نوێژی جومعە و جەماعەت تەنها لە مزگەوتی گەورەشا جەماعەت کراوە. لە دوای مزگەوتی گەورە خانەقای مەولانە خالیدمان هەیە کە کەسایەتێکی گەوری وەکو مەولانە خالید لە ساڵی 1911 کە گەڕاوەتەوە پێشترش لێرە خوێنی تەواو کردووە لە مزگەوتی سەید حەسەن و لە مزگەوتی شێخ بابا عەلی. ئەو کاتە هەردووکیان مزگەوتی عەبدوڕەحمان پاشای بابانیان ناو بووە، خۆی دروستی کردوون ڕەحمەتی خوای لێ بێ، میرێکی زۆر گەورە و زۆر بەتوانا بووە، لەوێ خوێندنی تەواو کردو. دوای دێتەوە لێرە خانەقای مەولانە خالید بۆ دروستەکەن لە ساڵی 1916 خانەقای مەولانە خالید تەواو ئەبێ قوتابخانەی شیعری بابان لە مزگەوتی خانەقای مەولانە خالیدی نەقشبەندیە دروست بووە. بۆیە شعرەکانی نالی چامەکەی نالی و سالما زۆر باسی گەورەی خانەقا و دیوار و بەردەکانی و حەوزەکەی و ئاوەکەی و کارێزەکەی بە وردی هەمویان باسی ئەکەن. تەنانەت لەو ڕۆژگارە ئەمەە فەقی زۆر بووە لە سلێمانە، خوێندکار هەر فەقێ بووە، قوتابی فەقێ بووە. لە ڕۆژانی سێشەمان و لە ڕۆژانی جمعانە فەقێ دەوام ناکە. ئێستا شەر وایە نەرێتی خوێندنی ئاینی و خوێندنی حوجرە و زانکۆ وایە چوون بۆ دەشتی فەقیەکان. ناری لە شعرەکە پرسیاری دەشتی فەقیەکانەکە، ئەڵێ ئێستا فەقیەکان لەوێ یاریەکەن و مەحشەر ئاسایە. ئەمەە خەڵکی سلێمانی چۆ بۆ سەیریان وەکو ڕۆژی مەحشەر وا بوو، مەحشەر ئاسایە یان بۆ مەعسکەری ڕۆمەکان یعنی عوسمانیەکان. سالمی جوابی ئەداتەوە باسی دەشتی فەقیەکان، ئەڵێ یارانی حوجرە، ناوەکە گۆڕە کەلیمەکەی و دووبارە ناکاتەوە، وەکو ئەوێت دەسەڵاتی ئەدەبی خۆی دەربخا. ئەمەنەی فەقێت یا بووە لە هەموو ناوچە جیاوازەکانی کوردستان و هاتوون لە سلێمانیا خوێندویانەوە لە مەدرسەکانی سلێمانیە. ئەو دەشتە لە ڕۆژانی سێشەمە بە دەشتی فەقیەکان ناسراوە و بە دەشتی یارانی حوجرە ناسراوە. کۆمەڵە شوێن هەیە گرنگن لە سلێمانی، دوای ئینشەڵڵا ناوەکانیان نەڵێن و ئاوا تۆ لینکێک کە بمان گەڕێنەرەوە بزانین ئەمانە بۆ ئەم ناوانە هەیە. کاکیوە لە باسی حەمامەکانە قسەکەم پێ بڕیت. شاری سلێمانی گرنگی زۆر دراوە لە بنیادی ئەم شارەیانی هەر لەم سەرای خۆمان لەسەر ئاوە بەرەو سەرەوە بڕۆین کۆمەڵێک حەمام هەیە، لە دارەسوتاوەکە حەمام هەیە، لە شوێنی کە حەمام هەیە. ئەم حەمامانە واز لە دیزاین و تەلارسازیەکەی بێنە بۆ ئەوەندە لە شاری سلێمانی لە بنیادی ئەم شارەیە گرنگی دراوە بە حەمام. تەنانەت جەنابی دکتۆر فەرمووی ئەوەندە عەقڵانە ئیشیان کردو، حەمامەکانیان وەقف کردو لەسەر مزگەوتەکان بۆی ئەگەر پێکدادانی عوسمانی و سەفەویژە بێ ئەمانە داگیر نەکردن یا با بڵین تێک نەدرن. ڕۆڵی حەمامەکان چی بووە لە بنیاتی سلێمانی؟ ڕاستە فەرمی من ویسم لەوە باسەکە بێنمە ببوورە بەهۆی دەنگ بەرزیەکە و جۆم لە بەشێ لە قسەکەی مامۆستا نەبوو کاکتۆر. دیارە هەر شاری سلێمانی کە خۆی بنیاد نراوە و ئەم شوێنە هەڵبژێراوە یەکێ لە شتە ئاساسیەکانی شارە بێ شار لەسەر دەریا یا زەریا بنیاد بنرێت، چکە خەڵکێکی زۆری بۆیەت و پێویستی بە ئاوە وەکو توانە کوور لە کۆنەوە ئاوەدانی. بەس دیارە ئەم شارش کە ئەم شوێنە هەڵبژێراوە یەکێ لە شتە ئاساسیەکانی ئەوە بۆ خاوەنی کۆمەڵێ کارێز و چەم و ئاوی زۆر بووە لەم دەوروبەرە بۆ ژیانکردنی خەڵکەکەی. و بەهۆی ئاویشەوە هەر کەسێک کە لە شوێنێکە خەڵکی کە لێرە ژیاوە
کارێز و ئاوێکی زۆر هەبووە لەم دەوروبەرەوە و هەمووی کارێز و ئاوی پاک بۆ کاتە تێکەڵی زێرا بوو زۆر شنەبووە ئەم بۆ ئێمە بیر لێکراوەتەوە لەم نزیکانە کە ئاو هەبوو خەڵک بیرەکاتەوە زەراعەت بکە ئەوە بکە ئەوە بکە ژیان بکە دواتر بیر لەوەش کراوەتەوە حەمام دروستکرێ وام حەمامانەش سیفەتێکی مۆدێرنی سلێمانیە بۆ کە حەزیان وە گوتمان یەکەم جا لە زێرابشتەکەەوە باسمان کرد دوای بۆ حەمام و پاک و تەمیزیوانە پرسیارەکەتەوە چی بوو ینی بەهۆی سەوت ینی بۆ ئەوەنە گرنگی دراوە بە حەمام ئەمە حەمامە بۆ دروستکراوە نیشانەی چی بووە ڕاستکە نیشانەی هەمووش جارێکە بێ بگەڕێنەوە بۆی نیشانەی پێشکەوتنی ئەم خەڵکە بوو ینی خەڵکی شاری سلێمانی هەمیشە جوان لە خەڵکانێ گرتووە کە خەڵکی پێشنگ بوونە ینی ئێستا تۆگەر بیر لە سالم و پیرەمێرد و قانع و گۆران و هەم کەساتیانە بکەیتەوە یا بە تایبەتی نالی یا پیرەمێرد یان مەولانە خالید ئەوانە ئەگەر ببینی بەوەش ڕازی نەبوون کە لێرە بوون لەم شاریا بوون ڕۆشتون دوای خوێنەواری کەوتون یان ئێستا تۆ هیچ یۆگ نالی ببینە ئێستاش گۆڕەکەی لە تورکیا ناتۆتەوە وەکو پیرەمێرد ببینە 26 ساڵ ڕۆشتووە ئەڵێ بە نیوە خوێنواری ڕۆشتم و بە خوێنواری تەواواتومەتەوە ئەو کەسانە ئەو شخصیەتانە یا مەولانە خالید کە چوونەتە شام و تورکیا ئەو وڵاتانە یا هەم تەمەنە و کاتە ڕێگای ئەو وڵاتانەش بە لە بەغاوە بووە بە زۆری لە بەغاوە ڕۆشتون کە گەڕاونەتەوە بۆ ئێرە هەموو شتانەی کە لێ بینیوانە ویستویانە تموحیان هەبووە لێرە بنیادی بنێن جا لێرەش خەڵکی شاری سلێمانی بەشێکی خەڵکی ڕۆژهەڵاتە لە بەشێکی زووی ڕۆژهەڵات وانەشە وەستا و خەڵکی کارامەوشی تیا بووە پێش لێ هەبووە ئەمەش گوازراوەتەوە بۆ شاری سلێمانی هەموو یەزایشێ لە چاپخانە کە باس ماگەر ینی کاتێکە پیرەمێرد دەچێتە تووشێتەوە هەستەکە لێرە نەخسی چاپخانە و ڕۆژنامەگەری ئەوە هەیە مامۆستا هیوا ڕۆڵی نەجمەدین مەلا لە خوێندن و خوێندەواریە چۆن بووە بەڵێ ئەوەی من حەزم کرد باسی کەم تەڕەن ئێمە باسی زۆر کەسایەتی و شاعران و نووسەران و کەسایەتەکانمان کرد وە زۆر جار ئەبێ یعنی ئەو شخصیەتانە بیر نەکەین حەزم کرد لێرە باسێکی نەجمەدین مەلا بکەین نەجمەدین مەلا کە ئەو خانووی نەجمەدین مەلا هەر لێرە لە جادی سابنکران تۆزێ بۆ سەرەوە لەوێ شوێنێکی هەبووە کە وەک باسەکەن ئەویش خزمێکی پێیاوە لە بەشی پێشەوە هۆدەیشی گەورە بووە ئەوە زۆر نەجمەدین مەلا زۆر مەبەستی بۆ وەک باسمان کرد خوێندن و خوێندەواری لە مزگەوتەکانە بووە دواتر ئەو کۆمەڵی خەڵکە بووە کە بەهۆی ئیش و کار و ئەو وەزیفانەوە نەیانتوانیوە بە ڕۆژ بخوێنن یا بچنە بەرمەلا لەبەر کاسپی و ئەوە شەوان نەجمەدین مەلا کۆی کردوونەوە دەرسی پێوتون جاو کاتە تەبەن شار تاریکە بێ و ئەوە کارەبا نابێت لە سلێمانیا ئەو زمانە ئەوەندە یادم بێ زمانی مەزیدی یعقوبیە بێ بە کۆمەڵی خۆی و حیمایەکانی و بۆ ئەمنیەتی شارۆوانە یە نەخوارە جوان لە دەنگە دەنگ و ئەوە بێت ئیتر کاتێک کە سەیرەکەن لەوێ نەجمەدین مەلا کۆمەڵی خەڵکی کۆ کردوەوە لەسەر تەنەکە دەرسیان پێڵێ ئەو نەجمەدین مەلاوی سوێتی خەڵک بخوێنێ ئەو شوێنەی نەجمەدین مەلا هەبوو کە ناوە کەشتێکەی نوح کۆی کردوونەوە لەوێ ئیتر ئەچێتە ناوە پێڵێ ئێوە چیەکەن و ئێوە حیزبن چین کۆبوونەوەکەن بۆ بەم شەوە و باسی چیەکەن نەجمەدین مەلا ژەڵێ قوربانجان ئەمانە کوێرن تەدایی چاویانەکەم ئەوی ژەڵێ ئەوانە هەمووی ئەبین و شوێری چێڵێ نەخوێنەوارن نیسان کە نەخوێنەوار بوو چۆرە من دەرسیان پێڵێم ئەمێ چاویان بکرێتەوە فێری خوێندەواری بن تاوان مەجیدی یعقوبی زۆری پێخۆشە بێڵێ من شانازیەکەم کە لە شارێکی وەک ئێوە سلێمانیا خەڵک ئەوەندە تا مەزڕۆی خوێندنە لە ژوورێکی تاریک و لە ژوورێکی سارد و سڕ و شوێنێکی ئاوایە و تۆش کەسایەتیشی ئاوا کە حەزەکەی بێ بەرامبەر و ئەوانە دەرز بەم خەڵکە بڵێتەوە ئەم خەڵکی شاری سلێمانی فێری خوێنەواریکەی پێڵێڵێ حەزەکەم بەیانی بیتە لام هەر من ببینی توانە هەش داواکاری شەوێ لە خزمەتامی تر ئەچێ بۆ لای ئەویش بخۆی پێناسێنێ و ئەڵێ تۆ چ داواکاریەکەت هەیە ئەڵێ وڵی من هیچ داواکاریەکەم نییە بۆ خۆم بەڵام یەک داواکاریم هەیە ئەوەی کە حەزەکەم ئەو کاتە ئاگری نەورۆز مەمنوعی بەڵێ حەزەکەم خەڵک بە ئازادی ئاهەنگسازیەکانی خۆیان بکەنیا ئاگری نەورۆز بکرێتەوە دوای داواکارێکە شێر بۆ جێبەجێ ناکرێت وڵێ لە سەر منەوەی مەمنوعە جا نەجمەدین مەلا یعنی لە یەکی لە وەسیەتەکانی ئەوەیە کاڵە لە گردی گۆژەوە ئەزمەڕ بمنێژن ئەڵێ بەڵام ئەو کاتانەی کە یەن بۆ ئاگری نەورۆز بەلای گۆڕەکەی منی شاتێ پڕن و حەزەکەم خەڵکی شاری سلێمانی بەردەوام سەردانم بکەن ئەو پیاوەش کەسایەتیشی
خوێنەوار و ڕۆشن بیرەوە بەداخەوە لەم دوایە ئەوە شوێنەکەی ماڵەکەی بکرایە بە شوێنەوار و حکومت بیکڕێتەوە بەڵام شوێنەکەی تێگیرا و ئەو شوێنە بواە بمایەتەوە زۆر کرای بە شوێنەوار بڵێ دەستە خۆش بێ وابزانام جەنابێت کاتمان گرتی و لە هەندێک چالاکیە بەشداری بەڵام بعد دوا قسە لە تۆ وەرگین لە لای تۆ بە قسەیەکی خۆشی ئەم شارە گەشتێکی خۆشت لا بێ بۆ ئێمە و بینەرانی باسکی سوپاس دەکەین. زۆر سپاس وڵای ئەم شارە تەبان بەناوبانگە بە قسەی خۆشەوە بەڵام هەر شتێک هەیە لەوەیە باسی پێش جارانەوەگە باسی کاکرێمی ساڵحی ڕەشە بکەین کاکرێمی ساڵحی ڕەشەش خوالی خۆش بێ کەسایەتێکی زۆر دڵسۆز و خەمخۆری ئەم شارە وێمە پێمانە و کۆمەڵی کەلەپور فۆلکلۆریک پێوانە و مامە خەمە تەمانە کتێبی شیە بۆ شاری سلێمانی شتێکی جێڕاوەتەوە ئەڵێ یەکێک تەمە خەڵکی شاری سلێمانی ئێستاشی لەگەڵا بێ زۆر کۆمەڵی سفاتی زۆر جوانیان تا خەڵکی شاری سلێمانی یەکێ لە سفاتە جوانەکانیانەوەیە شێتیان خۆشەوێ یعنی عزیەتی شێت نایە شێتیان خۆشەوێ یان هاوکاریەکەن یا ئێساوەی بینی لە زۆر تۆڕە کۆمەڵاتیشان شدرێ خەڵک چەند بەخەمەوەی بۆ شێتەکان ئەو کاتە شاری سلێمانیش کۆمەڵێ شێتی تیا بێشێ لەو شێتانە شێتیشی زۆر بەقۆت و ئازابێ لە وەزام لە کانێسکانە بێ پێڵێن هێسرەشێ ینی کەتێکی زلەیتر لە قەبەکەی وابێ ئەیتر ڕۆژێ بەردێکەیە بە زەلامێکای کوژێ یەکسەر کە بەردەکەی لیا و کۆواتە کۆڵانەکان بەردوشتی تیا بۆ قیرشت نەبووە ئەی شەشێ بەسەریە بەرسەریەکەوێ وا ڕێکە یەکسەر ئەمرێ طبعاً ئەوان هیچی لەگەڵا ناڵێن ماڵەکە زۆر بێتاقەت و زۆر ڕقیان لە چۆنە بێەوە قاتلی باوشیانە یا قاتلی باوشانە ئەو ئیتر دوای هەفتەیەک شیرینی و هەڵواوشتە بەخشنەوە لە ماڵەکە کرێ و خەڵکی و گەڕێک کانێسکانەوە دەوروبەرش بۆ مەراسیمەکە ڕۆژی جمعەیە و دوای هەفتەیەکەوانە هەموو یەچن بۆ هەڵوا خواردن ئیتر وا ڕێکەوە شێتەکە یەکەم کەس ئەچێ بۆ هەڵوا خواردن ئیتر کە ماڵەکە ژەی بینن ئەوە چاوەڕێی میوانە سێرەکەن میوان یەکەم کەس شێتەیە کە باوشی کوشتون تەمەەن باشێ دیش بێ ماڵەکە هەر معەزبن و قاتیلی باوشیانەوەوانە ئیتر دەستەکەن بە جوێنان و لێ تووڕابن و نایانەوێ بچێ و ئەوش هەر ناڕۆ هەرەچێتە پێشەوە ئیتر وردەوە خەڵکەوە بێتەوە پێڵێن ئەرەوە چییە و دەنگەوە چی ئەوە بۆ جوێنەی بۆ تووڕەوەی بە شێتەکاڵێن لە کورە ماڵە هەر ماڵین وەڵا ئەمانە هەر بە شەر نین ئەڵێ بۆ کاکە چیان کردو ئەڵێ وەرە خۆ کوشت بێت نێڵ حەواگە بخۆی کاگی واجیان زۆر سوپاسی جەناب دەکەین با بینەوە سەر کۆمەڵە شوێن هەیە لە سلێمانی یان ئەگەر بۆ نمونە ناویان بێنین هەر بە دروستی بۆ نەمامەیارە سەیوان کانیبا دەشتی فەقییان ئەوی باست کرد شێخەباس شەخسی وەیس کتێبخانەی مزگەوتی گەورە ئەمانە چ ڕەبتێکیان بە سلێمانیەوە هەبوو یا با بڵین کە ئەمانە باسەکرێن لە سلێمانیا بیرەوەری و مێژوو نووسان چی لەسەر ئەم شوێنانە باسەکەن خۆی ئەمانە هەموو بەشێکن لە جوگرافیای سلێمانی کەونە ناو سلێمانی و دەوروبەری سلێمانی و ئەم ناوانە باسی گردی سەیوانمان کە بە تایبەتی گردی سەیوان ناسنامی شاری سلێمانیە کاتێک کە سلێمانی دروست کراوە میرەکانی بابان ئەم گۆڕیتیان نەبووە قەبریتیان نەبووە لەوێ سەیوانیان دروست کردووە کەپریان دروست کردو و بۆ سەیران و بۆ هەندێک گەشت و گوزار و ئەوانە چوون لێ کاتیان بەسەر بردووە بەهۆی سەیوانەکانەوە کە میرەکان دروستیان کردو ناوە گردی سەیوانەکان گردی سەیوان ئەلەوە هاتووە پێم تۆ گردی سەیوانە شوێنی سەیران و کاتی بەسەربردنی کاتی خۆشی میرەکانی بابان و خەڵکی شارەکە بووە بۆی پیاوتووە گردی سەیوان تا ئەو ناوە بڕاو بەسەرەوە دوای لە قۆناقێکی دواتر ئەم شارە گەورە بێ ئەکرێ بە گۆڕستان و ئێستا شوێنێکی نەماوەکە خەڵک بچێ ئیسراحەتی تیا بکە یەکێکی تر لەوانە گردی مامەیارە مامەیارێکی بۆ کەسایەتێکی ئەم شارە بووە کەسایەتێکی خێرخواز بووە ئەو ڕیوایەت گێڕانەوە شێڵێنێکی بۆ لە دۆنزە سوارەی مەریوان بەس ڕەنگە ئەمانە زۆر هەمووی یەکلایی نەکرێتەوە و تەبیعەتی وا بووە بە کۆڵانەکانی سلێمانیا گەڕاوە ئەو کاتە چی بۆ نقڵ و شیرینی و شت داوێتی بە مناڵ خۆشەویستی مناڵان بووە دوایش کە کۆچی دوایی کردووە وەسیتی کردووە کە لە گردی مامەیارە بینێژن لە گردی مامەیارە لەوێ نەشتوانەوە ناوی گردی مامەیارە و گردی مامەیارە بڕاو بەسەرە و دوای ئەویش پیرەمێردی گەورە هەر لە گردی مامەیارە لای مامەیارە بە خاک سپێراوە لەسەر هەرگردی مامەیارە من شتێکم بیستوە دەڵێن پێش ئەوەی ناو بنجێ گردی مامەیارە پێیان وتووە گردی گولان گردی گولان جیایە نزیکە لەوەوە گردی گولان بە تایبەتی نەخۆشی تاعون و گولی ئەوانە هاتۆ بە سلێمانی خەڵکانێک تووشە و نەخۆشیە بوون و لەوێ بە خاکیان سپاردوون بۆ ئەوەی خەڵکی تر نەخۆشیەکە بڵاو نەبێتەوە دوایی بووە بە گردی گاوران گاورەکان کە کۆچی دوایان کردووان لە گۆڕستانی مسلمان نانێژرێن بۆ بە گردی گاوران گاورەکان لێ بە خاکەسپێن و بۆ بە گۆڕستانی ئەوان کەواتە گردێک نییە لەگەڵ مامەیارە جیایە بەڵە جیان بەس نزیکن لە یەکەوە یەکێکی تر لەو شوێنانی کە جەنابەت بەهێنی کرد
شیوی ئەودارمان هەیە هەر نالی و سالم باسی یەکە شیوی ئەودارەکەوێتە سنووری ئەمنە سوورەکەی ئێستا و ئەڕاتە خوارەوە لای شخصی ئابڵاخەوە و لای مەڵبەندی یەکێتیوە لێوە ئەڕاتە خوارەوە و کاتە شیوە ئاوێکی زۆری تیا بۆ شار نەبوو چۆڵ بۆ لێرەوە خەڵک چوون لەوێ سەیرانیان کردووە لەسەر شیوی ئەودار بە تایبەتی لە وەرزی بەهارە کانیبامان هەیە ئەو بیر و باوەڕە هەبوو لای خەڵکی کە کۆمەڵە شخص و قەبرستان هەبوو لە سلێمانیا بۆ نەخۆشی چوونە لەسەری نەخۆشیەکەیان چاک بێتەوە خەڵکە هەبوو تێتی بادارم تەشەنوجی کردو و جمگەکانی ئازارێ بووە چوونە تاوی دوایش هەر کانی ئاوی لێ بوو بۆ سەیرانیش خەڵکە چوە بۆ توانەچین بۆ سەیران بۆ کانیبا وەیسمان هەیە لە گۆرانی فۆلکلۆری شاوەیسمان هەیە باشینە سەر وەیسی خۆمانە پرسیاری لێ بکەین خەتای کۆمانە شوێنی فندق ئاشتی ئێستا بووە بەداخەوە لە خۆناقێکی ترا ئەکرێ بە فندق و قەبرستانەکە و گۆڕەکە نەماوە ئەمیش خەڵک چۆ لێ سەیرانی کردو شوێنی هەڵپەرکێ و شوێنی نبینی عاشقان و کوڕکچانی سلێمانی بووە و بە پاشای عاشقان و بە میر و حاکمی عاشقان ناسراوە بۆ یوتیانە با بچینە سەر وەیسی خۆمانە پرسیاری لێ بکەین خەتای کۆمانە کاتێکە عاشقەکان کێشەیەکیان هەبووە شێخ عەباس گۆڕستانێکە بە ناوی شێخ عەباسەوە ئەڵێن شێخ عەباس کوڕی شێخ عیسای بەرزنجەیە کە هاتوون لە بەرزنجە و بڵاوان کردو کوڕەکانی شرعی یەکیان لێ کۆچی دوای کردو و لەوێ بە خاک سپێراوە پیرمەسوور هەر شخصێکە و کەسێک کەسایەتیەک بووە لە پێش سلێمانی شاو گۆڕە لەوێ بۆ کۆچی دوای کردو لێوە بە خاک سپێراوە کۆمەڵە ناوی تریشمان هەیە گە ناوێکی تری لە یادە پێم بڵێ بەسەر چاو مامۆستا عەبدولخالید بەخێر بیت بۆ لەگەڵ ناوی سلێمانی دێت ناوی مەڵکەنیش دێت ئەوە چییە یعنی بۆ ئەوەنە ناویان پێکەوە دێت لە کاتێکان مەڵکەنی خۆی گوندێک بووە دەیەک بۆ پێشەوەی سلێمانی بنیاد هەر لە بەس پرسیارەکەی جەنابەت باسێکە ئەڵێ ئاماژەی پێدێک ئەڵێ لەگەڵ ناوی سلێمانیدا ناوی مەڵکەندیش دێ بۆیە ناوی مەڵکەندی دێ پێشەوەی سلێمانی بنیاد بنرێ مەڵکەندی گوندێک بووە شەش حەو ماڵ بووە واتە پێشەوە سلێمانی کە گوند بووە بەڵام ئەگە بگەڕێنەوە بۆ پێش زاین سلێمانی هەر هەبووە بەڵام ناوی سلێمانیەوە نا شارێکی بسکۆلە بووە کەوتۆتە سەرڕێی بازرگانی نێوان شام و هەمەدان لە ڕۆژهەڵاتی کوردستانی ئێرانی ئێستا مەڵکەندی لەبەرەوەی ئەو گوندە هەبووە کە ئەڵێ سلێمانی مەڵکەندی شێخرێتە پاڵ لەبەرەوەی مەڵکەندی گوندێک بە دوایی مەڵکەندی کە سلێمانی بنیادەنێ مەڵکەندی ئەبێتە گەڕێکێک لە گەڕەکەکانی سلێمانی وەکو گەڕەکەکانی کانسکان و دەرگەزێن وانی تریش دکتۆر دێمەوە لای تۆ هەمیشە کە ناوی سلێمانی دێنین بیرمانەکەوێتەوە کە شارێکی لە هەمیشە بەردەم لە کاتی خۆپشاندانەکاندا ڕۆڵی چالاکی هەبووە هەمیشە بیرمانەکەوێتەوە کە وشەی هەڵمەتی قوربانی لەگەڵ سلێمانیا دێ ئەم شەیە لەکوێوە سەرچاوی گرتووە خۆی شاری سلێمانی لەگەڵ دروستکردنە شاری میلەملانەکان بووە لە یەکەم ڕۆژی دروستبوونی و هەتا ئێستش میرەکانی بابان لە ناو خوێنان بەردەوام لە میلەملانیا بوون دوایش لە سەردەمێکی تازەترە لە ساڵی 1911 کە مەولانە خالیل دێتەوە تاریخی نەخشبەندی و قادری بەردەوام لە سلێمانیا لە میلەملانیا بوون دواتریش چین و توێژە جیاوازەکان بەردەوام ئەم میلەملانیا هەبووە شاری سلێمانی شارێکی جوڵاو بووە پڕ لە جوڵە و بزوتنەوە بۆ بە درێژایی تاریخ تەبیعەتی شارەکە وایە سۆسیۆلۆژیای خەڵکەکە وایە لە سەردەمی نوێشە بە تایبەتی کە شۆڕشی کوردی بینینەتەوەی گەشەکە لە سلێمانیا شۆڕشەکانی شەمەحمۆڵە گیرسێن ڕەنگە لە شوێنەکانی تشتی وامان نەبێ لە سەرەتای سەدەی بیستەما داوای دەوڵەتی کوردی و دەوڵەتی کوردستان بکە لە قۆناغی نوێتریشە بە تایبەتی کە بینینەتەوەی گەشەکات و حیزبی سیاسی دروستە بێ و شاری سلێمانی بە تایبەتی شۆڕشەکانی کورد لە میلەمانیەکی توندا بوون لەگەڵ حکومەتی عێراقیە کوشتن و بڕین و گرتن و ئیعدام کردن ئەوانە لەوە شاعری و کامەران مکری تەواوە کامەران مکری شاعر کە ناوە شاری هەڵمەت و قوربانی و ئەو ناوە بڕاو بەسەریە بە تایبەتی لە پەنجاکان و لە شەستەکان و لە حەفتەکان و لە هەشتاکانە سلێمانی بەردەوام لە میلەمانیەکی تند و خوێناویە بووە لەگەڵ دەوڵەتی عێراقی و لەگەڵ دەستگا ئەمنەکانی حکومەتی عێراقیە لەوە ئەو ناوە بڕاو بەسەریە کە شاری هەڵمەت و قوربانی و هەر ملی نەدا و دەستەمۆ نەبووە و بێدەنگ نەبووە سلێمانی بۆ قەڵایتیانە یعنی سە کەرکوب هەولێر و بەشێک لە شارەکانی ڕۆژهەڵاتی کوردستان لە ئامەد لە باکوور قەڵا هەیە بەس بۆ سلێمانی قەڵایتیان نەبوو ینی لە بنیادنانەوە تا ئێستا سلێمانی پێویستی بە قەڵا نەبووە لەبەرەوە چەندین گردی تێدایە ئەو گردانە خوان قەڵایەکن بۆ سلێمانی ئەو قەڵایانە بۆ ئەو شارانەیە کە دەشت بێت نەک شارەکە گرد و شاخی تیا بێت ئەو گردانی کە لە سلێمانی داهەن کێسە کە ناوەکانیان ماوە ئێستا ناوی تازان لێناوە هەندێکی کۆن نەبێت و گردی سەیوانوانە ئەتروانتی ناوی تازە لێنراوە کاتی خۆی ئەو گردانە کە
سلێمانی بنیان راوە لەوایە قوڵەی سەربازیان داناوە میرانی بابان ئەو قوڵە سەربازیە بۆ پارێزگاری لە شاری سلێمانی بووە لە گرتی سێوا قوڵەی سەربازی دانراوە یعنی کە بڵێ سەربازی منیشتنی بابان بۆەوەی بەرگری لە شارەکەکە نەپێویستی بە قەڵا بووە نەپێویستیشی بە شورا بووە وەکو شارەکانی هەولێر و دیاربەکر و شوێنەکانی تر سلێمانی لە دیدی شاعرانە شاعرانی با بڵین کلاسیک باسەکەم یعنی چ حزورێکیە بۆ لە شعرەکانیانە بە درێژایی مێژووی سلێمانی زۆرێک لە شاعران شعران بۆ سلێمانی وتووە ڕەنگە پێشەنگی شاعران مۆلانا خالیدی نەقشبەندی بە ڕەحمەتی خوای لێبێ کە لە دێهلی و لە وڵاتی هیندستانەوە شعری وتووە و باسی سلێمانی و باسی بەکرەجە و باسی سەرچنارەکات و بە تاسەوەیە بگەڕێتەوە بۆ سلێمانی چونکم لێرە خوێنیتەوە کردو و قۆناغی گەنجێتی لێرە بەسەر بردووە دوای مۆلانا خالیدی نەقشبەندی نالی و سالم کە هەردووکیان مرید و فەقەی مۆلانا خالید بوون بە تایبەتی دوو چامە بەرزەکەی نالی و سالم هەمی باسی سلێمانیەکە لەوانە بڵێن جوانترین شعرن جوانترین راپۆتە شعرن کە مێژووی بەشێکی زۆری مێژووی سلێمانی شەگەڕنەوە و خۆشەویستی خۆیان بۆ سلێمانی و بۆ دەوروبەری سلێمانی دەربڕیوە لە سەردەمی شێخ ڕەزای تاڵەبانیە زۆر بە زەقی شعری بۆ سلێمانی وتووە کە ئەڵێ لەبیرم دێ کە سلێمانی دارولمولکی بابان بوو نە سوخڕەکێشی عەجەم و نە محکومی ئالی عوسمان بوو و دوای ئەوانیش زۆرێکی تر لە شاعران و لە سەردەمی نوێشە شعران بۆ شاری سلێمانی وتووە لە یەکێکی تر لەوانە کە شعری بۆ شاری سلێمانی وتووە حاجی مستەفا پاشای یامۆکیە شعرێکی زۆر جوانی بۆ سلێمانی وتووە لە ساڵ 1940 شێخ نووری شێخ ساڵح شعری وتووە کامران مکری شعری وتووە لە سەردەمی نوێشە شێرکۆ بێکەس شعری وتووە بە تایبەتی لە سەردەمی نوێ زۆربەی شاعرەکان و شاعرانی نوێ شعران بۆ سلێمانی وتووە باسی جوانی و باسی گەورەی و باسی خۆشەویستی خۆیان بۆ سلێمانی دەربڕیوە. زۆر باشە دکتۆر من ئەوە بۆتە پرسیار لەلام سلێمانی مەڵبەندی ڕۆشنبیری بۆ و چەندی شاعری گەورەمان هەبووە ئایا هیچ کەسێک هەبووە لە وڵاتانی چواردەورەوە لە شوێنی دوورەوە هاتبێت لە سلێمانی ناوبانگی پێیان کردبێت و بێتە کەسێکی دیاری سلێمانی خۆی سلێمانی کە دروست بۆ خەڵکێکی زۆر لە ڕۆژهەڵات و هاتوون لێرەنی شەجێ بوون دەرگەزێن لە دەرگەزێنی لای هەمەدانەوە هاتوون هەتا ئێستاش ناوی خۆیان بە خۆیانەوەیە حەمامەکانی سلێمانی هەموو خەڵکە دەستڕەنگینەکەی ئێران و ڕۆژهەڵات دروستیان کردووە وەسای دەستڕەنگینیان هێناوە بەس ئەوەی کە لە یادم بێ شێخ ڕەزا خەڵکی کەرکووکە بە هەمووی اعتیباری خەڵکی کەرکووکە هاتووە لێرە خوێندوێتی و خۆشەویستێکی زۆری بۆ بنەماڵی کاکحمێ شێخە بۆ هەتا کۆڵی خۆزگەم بە سەگی قاپیەکەی ئەحمەدی کاکی ئەوە شعری شێخ ڕەزای تاڵەبانی یعنی تا ئەو دەرەجە خۆشەویستی خۆی بۆ سلێمانی و بۆ مزگەوتی گەورە بۆ کاکحمەی شێخ دەربڕیوە بەڵام کەسێکی لە دەروی سلێمانی هاتووە لێرە ناوبانگێکی گەورەی پیا کردبێ ئەوانی کە ناوبانگیان پیا کردو هەمیان خەڵکی سلێمانی و دەوروبەری سلێمانی کە هاتوون لێرە بوون بە زانای گەورە بوون بە پیاوی گەورە ئەوەی کە لە یادم بێت بە تایبەتی ئێمە دووسێ عولەمای گەورەمان هەیە مەلا ئەحمەدی دشەی و مەلا عەبدوڕەحمانی دشەی لە دشەی هەورامانی ڕۆژهەڵات و هاتوون و لێرە لە مزگەوتی مەکەندی تەدریسیان کردو خەڵکێکی زۆریان پێگەیانەوە خزمەتیان کردووە شێخ عەبدولقادری مهاجیرمان هەیە خەڵکی سنەیە لە ساداتی مەردۆخیە هاتوو بنەماڵەی شێخ عەبدولقادری سنەیە یان مەردۆخی یان مهاجیر هاتوو خەڵکی ڕۆژهەڵات و لێرە خزمەتیان کردو بەڵام هەر کوردن و خەڵکی کوردستانن خەڵکی غیرە کورد نین مامۆستا حەزەکەم ئاماژە بە پیشەسازی کەوتە ئەو پیشەسازیانە لە کۆندا هەبوو لە ئێستا نەماوە ئەو پیشەسازانەی کە لە کۆندا گرنگی پێدرا و ئێستا نەماوە کامانە بوون ئەوانەی کە لە کۆندا هەبوون وەکو بەڵگەنامەیە کە مێژوونووسان و ڕۆژنامەنووسان باسییان کردووە کە لەوانە مارک سایکسا ژان ریتۆرەیە پۆرسولایە و زۆری تریش سەرچاوی تریشمانەیە یەکێ لەو سەوار سەرچاوە متابچێتیە یەکێ لەوانی تر چەخماق سازیە ئەوەی دەماچشتیوان دروست کرد یەکێ لەوانی تریان جۆڵاییە یەکێ لەوانی تریان وەتراقچێتیە یەکێ لەوانی تر کە لە سلێمانیە هەبووە تەونکاریە ئەوەی بەڕەو ئەوانیان دروست کردووە بەڵێ بەڕەو مافورۆوانە و ئەمانە هەمووی هەبووە لە سلێمانیدا بەڵام ئێسەکانە ئێمە نایبینین بەڕاستی ئەوەی کە بینین داتاشی و ئاسندەریە و هەندێک پیشەسازی تریشمان هەبووە حتا لە سلێمانیدا پیشەسازیێک و پیان و تۆ پیشەسازی کە بە دەباغی ینی پێستە خۆشکردن سەکواوە هەیە ئەو هەموو ئاژەڵی کە سرە بڕێ پێستەکەی فرێدەنە تانجەرۆ نایکەناوەی کە پیشەسازیێکی لێ دروستکە پیشەسازی ڕەنکردنە بووە لە تۆکڵی هەنا ڕێیان دروستکە زۆر باشە دەستان خۆش بێ ئێمە کاتمان لەوە زیاتر نەما حەزمانەکرد مامۆستا خالید دکتۆرە زیاتر لە خزمەتانە بین سوپاستانەکەین بۆ ئامادەبوونتان سواز بۆ ئێوەش بینەرانی عزیز و خۆشەویست بەم شێوەیە لەگەڵ هاوکارم لە نیاخان هەروەها هاوکارانمان لە پشتی کامێرە تەکنیک دەرهێنەر کامێرەمانەکان ئەم ئەڵقە تایبەتەمان لە بەردەرکی سەرای شاری سلێمانی پێشکەشکردن تا سبێنێ ئەڵقەیەکی نوێ لە پرۆگرامی پەیامی ڕۆژ
هەموو لایەک بەخوای گەوراس بێرین خواتان لەگەڵ.